ڕۆژانە دایکێک کچەکەی کە ناوی تارا بوو دەیناردا قوتابخانە و 2000 دیناریشی پێدەدا بۆ ئەوەی لە قوتابخانە سەرفی بکات. جارێکیان تارا پارەکەی وەرگرت و خۆی فڕێدا دەرەوە لە سیارەکە و دایکی بە خێرایی لێی دەخڕی و دایکەکە زۆر کەم کاتی ئەوەی هەبوو کچەکەی بباتە قوتابخانە چونکە دەبوایە زوو بچێتە سەرکار. لە کۆتایی ڕۆژەکەدا دایکەکە نانی ئێوارەی ئامادە کرد. دوای نان خواردن بەیەکەوە گفتوگۆیان کرد. دایکەکە پرسیاری لە تارا کرد و وتی قوتابخانەکەت ئەمڕۆ چۆن بوو؟ تارا وەڵامی دایەوە وتی زۆر باش بوو. من ئەمڕۆ چاوم کەوت بە قوتابیەکەی نوێ کە ناوی سارا بوو. لەو کاتەدا دایکی تارا مۆبایلەکەی لە گیرفانی دەرهێنا و خۆی مەشغوڵ کرد و کچەکەی ئیهمال کرد و گرنگی بە قسەکانی نەدا. دایکی تارا بە مۆبایلەکەی مەشغوڵ بوو. تارا بەردەوام بوو لە قسەکردن و جێڕانەوەی ڕووداوەکانی ئەو ڕۆژەی لە قوتابخانەدا. بەڵام دایکی بە تەواوی ئیهمالی کردبوو هیچ گوێی لێ نەدەگرت. ئێستا کاتی پاکردنەوەی مێز و شتنی قاپەکانە. دایکەکە بە خێرایی ئەمەی وت. تارا چوو بۆ ژووری دانیشتن و دەستی کرد بە نووسینەوەی ئەرکەکانی ماڵەوەی. داوای لە دایکی کرد کەوە یارمەتی بدات لە پرسیارە زەحمەتەکانی بیرکاری. دایکەکە لە وەڵام داوتی پرسیار لە مامۆستاکانت بکە، من زۆر ماندوم. ئەویش بەو وەڵامە زۆر دڵی شکا بۆیە واسی لە دەرسەکەی هێنا و دەستی کرد بە یاریکردن لەگەڵ بووکە شوشەکانی لە جیاتی جێبەجێکردنی ئەرکی ماڵەوەی. ئەمجارە داوای لێکرد کە یاری لەگەڵ بکات. ئەویش تەنها بۆ ماوەی 5 خولەک یاری لەگەڵدا کرد. زۆر زوو دەستی دایە و مۆبایلەکەی و کچەکەی دووبارە بە تەنها بەجێهێشت. ڕۆژی دواتر بە هەمان شێوە ڕووداوەکان دووبارە بوونەوە و 2000 دیناری دایە تارا پێش ئەوەی بڕوا بۆ قوتابخانە. کاتێک شەو داهات جارێکی تر دایکی تارا پرسیاری لە کچەکەی کرد و وتی قوتابخانەکەت چۆن بوو؟ ئەویش دەستی کرد بە قسە و ویستی بە دایکی بڵێ دەربارەی ڕۆژە تایبەتێکەی کە لە باخچەی ئاژەڵانی بەسەر برد بوو. بەڵام هەمان کاردانەوەی ڕۆژی پێشووتری لە دایکی بەدی کرد. دیسان دایکی خۆی مەشغوڵی مۆبایلەکە کرد و هیچ گرنگێکی بە تارا و قسەکانی نەدا. دوای نان خواردن هەردووکیان مێزەکەیان خاوێن کردەوە و دوایی لە ناکاو تارا هاتووتی دایکە دەتوانی 20,000م بدەیتێ؟ هەرزوو دایکی وەڵامی دایەوە وتی ئەو 20,000ت بۆ چییە؟ ئەگەر بۆ جلوبەرێک دەتەوێ ئەوە بەیانی دەڕۆین بۆ کۆگا بۆ ئەوەی بۆت بکڕم. بەڵام ئەو پێداگیری کرد بۆ ئەوەی 20,000ی وەربگرێت. بەڵام دایکی تووڕە بوو چونکە نەیدەزانی بۆچی پارەی دەوێت. دایکی بە تووڕەیی وەڵامی دایەوە وتی نەخێر تۆ 20,000 وەرناگریت چونکە من دەبێ پارەی کرێ بدەم و هەروەها پارەی ئینتەرنێت و پارەی ئاو چونکە وەسلی ئاوم بۆ هاتۆتەوە، هەروەها پارەی زۆر مەسروفاتی تر کە تۆ هەر ناشی زانی ئەو مەسروفاتانە چین. من بە زۆر دەتوانم 13,000 دینار لە سەعاتێکدا پەیدا بکەم. من پێویستە هەر تاک هەزارێک پاشەکەوت بکەم کە بەدەستی دێنم. تارا دوای ئەو قسانە ڕای کردە ژووری خۆی و فرمێسکەکانی هات نەخوارەوە بەسەر ڕوومەتی. دایکەکە هەستی کرد هەڵەیەکی کرد بۆیە زوو چوو بۆ ژوورەکەی و 20,000 دیناری دایە تارا. ئەویش جزدانەکەی دەرکرد و ئەو 20,000ی لە دایکی وەریگرت بوو خستێ نێو پارەکانی تری کە لە نێو جزدانەکەی دابوون. کاتێک دایکی بینی کەوا کچەکەی پارەی تری هەیە و داوای پارەش دەکا دەستی کرد بە هات و هاوارە وتی ئەو پارانە هیکێن؟ تۆ دزیت لە من کردووە؟ تۆ دزیت لە برادەرەکانت کردووە؟ تارا سەیرێکی دایکی کرد و بە شێوەیەکی زۆر سەرسوڕمانەوە پارەکەی دەرهێنا و لەسەر جێگاکەی پاڵکەوت وتی سێرکە دایکە من دەزانم تۆ کەسێکی زۆر زەحمەت کێشیت. من هەرگیز پارەم لە تۆ نەدزیوە و پارەم لە کەس نەدزیوە. من قەدری ئەو ماندووبوونە و پشگیریەت دەگرم. بەڵام من دەمەوێت تۆ لێرە بیت بۆ من. تۆیان لە سەرکاری دیان مەشغوڵی بە سێرکردنی مۆبایلەکەت بۆیە ئێمە هیچ کاتێکمان نییە بۆ ئەوەی بەیەکەوە بین. تۆ هەموو ڕۆژ 2000 دینارم پێدەدەیت. یەکێکیانم دەخوارد و ئەوەی تریانم هەڵدەگرت بۆیە ئێستا من 55,000 دینارم پاشەکەوت کردووە. بەیانی قوتابخانەم نییە و هیوا خوازم تۆش بەیانی بیکەیتە ئیجازە. 55,000 دینارت پێدەدەم بۆ ئەوەی لەگەڵ من بیت و ئێستا تەنها 20,000 دینارم پێویستە بۆ ئەوەی پارەی ڕۆژانەی ئیشی تۆ بدەم تا لەگەڵ من بیت و لە ماڵ بیت. دایکەکە هەستی بەوە کرد کە هەڵەیەکی یەجگار گەورەی کردووە لەگەڵ کچەکەی و کچەکەی ئیهمال کردووە بۆیە هەرزوو ڕۆژی دواتر کردی بە ئیجازە و بە کچەکەی وت من داوای لێبوردن دەکەم کەوا گرنگی تەواوم پێ نەدابی. دڵنیا بە لە ئێستاوە ئەمە دووبارە نابێتەوە. بێگومان منیش بیری تۆم کردووە. تۆم خۆش دەوێت.
پاشان بەتوندی کچەکەی لە باوەش گرت و بەیەکەوە کاتێکی خۆشیان بەسەر بێت.